سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو سۆڤان ئازیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیەش لەگەڵ ئێوەی ئازیز داین هاوشەوەی ڕۆژانی ڕابردوو جارێکی دیکە پێتان دەڵێنەوە کە ئەمڕۆ لە بوارە جیاوازەکان تەوەرمان هەیە بابەتمان هەیە بابەتی ئەدەبی هونەری کللتوری کۆمەڵایەتی یاسایی ئەمانە هەموو ئەو بابەتانن کە لە بەیانی 24دا ئەمڕۆ جێگەیان بۆتەوە. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە و لە جوانی پڕ لە شادی و لە خۆشیتان بۆ خوازیین ئەم یا کاژمێرە لەگەڵمان بن هەموو بابەتانێکە کار ئاماژەی پێکرد هەمووی لەناو پرۆگراممان ئەبینن و ئەوەی کە پێویستە لە ژیانی ڕۆژانەمان ئێمە هەوڵمان داوە کە لە پرۆگرامی بەیانی 24 جێی بکەینەوە بۆ ئێوەی بینەر و بیسەری ئەم پرۆگرامە جابا بەیەکەوە بزانین ناوڕۆکی پرۆگرام ئەمڕۆ لە چ جۆرە بابەتانێک پێکات. لە کەرکووک چالاکێکی تایبەت بە هۆشیارکردنەوەی گەنجان لە مەترسی ماددە هۆشبەرەکان بەڕێوەچوو. لە هەولێر پێشەنگاکی هاوبەشی شێوەکاری بۆ 2 هونەرمەند کرایەوە. بەهۆی گۆڕانی دیمۆگرافی هەزاران قوتابخانە لە ژاپۆن داخراون. سەرەتا و یەکەم بابەت سەبارەت بە 355 قوتابی لە 59 زانکۆی مۆسکۆ بابەتێکمانە بێت کە پایتەختی رووسایە. بەشداریان لە پێشبڕکێی قوتابیانی ساڵدا کردووە. نورێک موسیان تەنیا کوردێکە کە بە بەرهەم و تابلۆکانی وەک یەکێک لە قوتابیە بەهرەمەندەکانی ئەوێ دەستنیشان کراوە. ساڵی ڕابردووش لە ڕێوڕسمێکدا وەزارەتی دەرەوەی رووسیا خەڵات و ناسناوی باشترین تەلارسازی دیپلۆماسیان بە نوریک مۆسیان بەخشی. نوریک 4 ساڵ لەمەوبەر بەهۆی زیرەکیەوە کورسێکی خوێندنی بێ بەرامبەری لە بەشی تەلارسازی لە زانکۆی ئەندازیاری شارستانی مۆسکۆ پێبەخشرا. جانۆریک تەنیا تەلارسازێک نییە، ئەو میوزیکژەنیشە، نیگارکێشیشە، دانسقەشە و تاوکە ئێستا چەند خەڵات توی ناوازەی وەرگرتووە و نازناوی لەسەر ئاستی رووسیا بەدەستهێناوە. با پێکەوە بینەری کارەکانی نوریک بی. ڕۆژ باش، ناوێ من نۆریکە، ئەس 20 ساڵی me xwendekara Înstîtuta Architectura bajarê Moskô me. Ez nikar kêşim, esa jî mijûl dibim müzik û dikişînim pê rengê bi pênûsê û îro ez bejdar dibim konkursa xwendekara salê bajarê Moskov da. Bi vî konkursê 355 xwendekar bejdar bûn û ez çakurt kurdekî bajarê Moskov da bejdar dibim bi vî konkursê û ez gelek kêfxweş dibim kî ez îro bi vî konkursê من پێشکەش kirin من teklîf kirin û bi ser konkursê man rolîk kişand û şand jûrî ra û sa jî pêşkêş kir wana ra besa xwe ez kê me ji ku derê me. Рада приветствовать вас здесь сегодня.
و کینگی از خلاص کمیسیون است خازم کردستانه چند پروژکت خا بدم چکرنه و از گل شابم که مثلا کردستان ربیل یانجی سلیمانی پیشنگی بچوک تابلوی من تابلوی من به چکرنه گل اکسپاس Что ждет их впереди, но ты пришел, не один, поднимаясь на небеса, слышит это будет новина, и всегда не любовь. Проводим Николая и наших лауреатов зрителей из зала. Не можем... Нас очень много. Сцену с наградами смогут представить наш город на национальном финале, который совсем скоро состоится. Студент года Москвы. پەیمانگای کۆمپیوتەری قەڵات زێ لە 7مین فیستیڤاڵی ساڵانەی خۆیدا چالاکی و پرۆگرامی زانستی قوتابیانی تێکەڵ بە چالاکی کولتوری و نەریتی کۆنی کوردەواری کردووە. ئەزانی بەڕێبەری پەیمانگاکە چۆن بیری لێ کاتەوە ئەوەڵێ ئێمە لە پەیمانگا دروستە فێری زانستی کۆمپیوتەر و فێری قوتابیان دەکەین کە لەم زانستنە بچنە پێشەوە بەڵام ئێمەی ملەتی کورد کولتورێکی دەوڵەمەندمان هەیە کولتورەکەمان جوانە ئەم کولتورێش لە پێشینیانەوە بۆمان ماوەتەوە جا ناکرێت لە نێوان زانست و پەروەردەی کۆمەڵایەتی دابڕان دروست بێت بۆیە هەردووکی بەیەکەوە تێکەڵاو کراوە لەناو ئەم پەیمانگایە. یەکێک لە ئەرکەکانی بواری پەروەردە مەسلەی ڕۆشنبیری کۆمەڵایەتی یاخود ڕۆشنبیری نەتەوەییە یعنی لەو سۆنگی کە ئێمە باوەڕمان بەوەیە کە پێم وایە تەنها ئەرکی ئێمە ئەرکێکی زانستی نییە و لە پاڵ ئەوەدا ئەرکی ڕۆشنبیری و نەتەوەیی و کەلتوریشمان لەسەر شانە لەو ڕانگەیەوە ئێمە دەمانەوێت هەردوو بارەکە تێبکەین بە تایبەت ئەو سەردەمە کە سەردەمی تەکنۆلۆژیایە بابەتە کەلتوریەکان کەم بۆتەوە خەریکە کاڵ دەبنەوە و ئەو ناوچەیەش دۆڵەمەندە بە بواری کەلتور و کەلەپوری و یەکێک لە ئامانجەکان ئەوەیە کە ئەو بوارە بە نەوەی نوێیان بە گەنجان نیشان بدرێت. هەرچەندە لەوانەیە هەوڵ هەڵسەنگان نەبوو ئێمە قورس بێوەکو خاوەنی پەیمانگا بەڵام پرۆژەکان شایدی ئەوە دەدەن کە خاوەن توانایەکی ئازبەرزن لە بواری زانستی کۆمپیوتەردا. پار گۆچانێکی زیرەکەم دروستێت ئەم ساڵیش بەشدار بووم لە ئەم فیستیڤاڵەدا چاولکەیەکی زیرەکەم دروست کردووە بۆ کەسی نابینە کەسی نابینە دەتوانێت سوودی لێ بینێت لە ڕێگەی ئەو ئەڵتراسۆنیکانەوە کۆمەڵێک بەزە ڕشتم بۆ داناوە خەریتەیەکی ئاردینۆم بۆ داناوە مەودایەکەم بۆ دیاری کردو مەوداکەی 45 سانتینە کە 45 سانتی دەتوانم زیادی کەم و کەمیشی کەم مەوداکەی بۆ مەسەلەی بەکارهێنانی کەسی نابیناکە بیە بەکاری بێنێ شەرت نییە بەو شکڵە بەکاری بێنێ یان ئەو کات تەنها عینەکەکە و ئەو ئەڵتراسۆنیکەی ئەوانە بۆکسێکم بۆ داناوە بۆکسەکە لە ڕێگەی ئەو وارانەوە بڵین بە بکراسەکەی دارێتە ناو باخەڵیان بن پشتێنی ئەو کاتی بەکارهێنانی ئاسانترە. لە سەردەمی کۆندا دیوەخانەکان بۆ زۆر شت بەکار هاتوون وەکو بەشێک بوون لە لایەنەکانی پێکەوەژیان و کۆمەڵایەتی و زۆربەی شتەکان کێشەکان لە دیوەخانەکان چارەسەرکراوە و هەروەها لە زۆر کاتیژا بۆ کاتی خۆشی و شادی و شەوچەرە هەر بەکاریان هێناون دیوەخانەکان ئەو کاتەی زۆربەی کەسبکارەکانی ئێمە بۆ باپیرانی ئێمە لە دیوەخانەکان شتەکانیان چارەسەر کردو کێشەکانیان چارەسەر کردو خۆشیەکانیان لەوێ بەسەر بردووە شەوچەران لەوێ بەسەر بردووە لە ئێستاشدا لە زۆربەی شوێنەکانی پشدەر دیوەخان ماون بەڵام ئەو ڕۆڵەی جاران نابینن.
هەکار ژەهرێک لە کۆمەڵگە هەیە ئەگەر فریان نەکەوین ئەو ژەهرە گەنجەکانمان هێدی بەرەو مەرگەبات بۆیە هەر لایەنێک کە پەیوەندیدارە بەم بابەتەوە ئەبێ زۆر زیاتر لە توانای خۆی تەنانەت هەوڵی ئەوە بدات کە ئەم ژەهرە لە ناو کۆمەڵگا لا ببین پاکی بکەین جا ئەوە مادەی هۆشبەرە ڕێکخراوی ئادان لە شاری کەرکووک چالاکیێکی ڕێخستووە بۆ بەرەنگاربوونەوە و هۆشیارکردنەوەی گەنجان لە مەترسیەکانی بەکارهێنانی مادە هۆشبەرەکە. چالاکیەکە لە ژێر ناوی لە مادە هۆشبەرەکان دوور بکەوە بوو. ڕێکخراوەکە ئەم ساڵ 8 سیمیناری هۆشیارکردنەوەی لە قوتابخانەکان ڕێکخستووە. بەخێربوون بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان بکەم. سپاسی ئێستا جوانی کە پێکەوە کارەکەین بەڕێز کارکرێن. ئێمە ئەم ساڵ زیاد لە 8 سیمینارمان ساز کردووە لە قوتابخانەکان. یعنی ئێمە بەرنامەمان وایە ئەم چالاکیانە نەک تەنها لە مۆڵێک ئەمانەی بیبینە ماڵ بە ماڵ. بەڕاستی زۆر گرنگە زۆر مەترسی لەسەر ژیانی گەنجەکانمان هەیە. ئێمە تەنها هوشیارکردنەوە ئەدەین ئەوەی لە توانای ڕێکخراوی ئادان و ئێمە هەبێ ئێمە ئینشاڵڵا درێغی ناکەین و ئەوەی لە توانامانە بیکەین. بڵێن لەم شارەیە کە چاودێر نەبووە لەسەر ئەو بابەتە چکە ڕۆژانە چەندەها ڕێکخراو هەیە کە داتایە لایە ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنەرانی مادە زیاد دەکات بۆیە داواکارین لە دەسەڵات کە بتوانن ڕقابە لەسەر ئەم ئیشە زۆر چرترکەنەوە بۆی ئیهمالکردنی ئەمە ئەبێتە هۆی وێرانکردنی کۆمەلگا کە کۆمەلگایەک بەرەمەهێنین دو ڕۆژیان نادیارە. بەدنیاییەوە خەڵکێکی زۆری لە پشتەوە هەیە بە حکومی ئەوەی ئەو مادانە خانزازێکی مادی زۆری هەیە لەبەرەوە خەڵکێکی زۆر کار بۆەوە بە ئاسانترین شێوە زۆرترین پارە پێیاکە بەم شێوەیە ئەو خەڵکە هەوڵ ئەدەن کە هاوکاری ئەو کەسانە بن کە ئەو مادانە دێنن لە ژوورەوە. سەرەتا سۆڤان باسی لەو مەترسیانە کرد کە لە دەرەنجامی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەردەکەوێ مادەی هۆشبەر بۆتە دەردێکی کوشندە لە زۆربەی ینی وڵاتان بەڕاستی بەڵام هەر وڵاتە و بەرپرسیارەتی خۆی هەیە. ئێمە لە کوردستان وەکو لایەنەکانی ئەمنی و سکیوریتی وەکو دەستگاکانی ڕاگەاندن وەکو چالاکوانان ڕێکخراوەکان قوتابخانەکان هەموو پەروەردەکاران دەبی ڕۆڵی خۆیان هەبێ لەوەی بتوانن ڕێگری لەم بابەتە بکەن یاخود هیچ نەبێ بتوان ڕێژەکەی زۆر کەم بکەنەوە. بۆ ئەمڕۆ ئێمە وەکو تەوەرێکی گرنگ ئەم بابەتەمان داناوە مادە هۆشبەرەکان و مەترسی و لێکەوتەکانی. بەڵێ جا پێویست دەکات لەگەڵ پسپۆڕێکی تایبەت شارەزا لە بواری چالاکیەکان قسە بکەین چ جۆرە چالاکیە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی مەترسیەکانی یاخود لێکەوتەکانی مادە هۆشبەرەکان. بۆیە میوانداری ئاهەنگ ئەنوەرمان کردو کە چالاکوانە ئەو لە کەرکووکەوە میوانی ئێمەیە. بانیتان باش هەم کاتت باش خات و ئاهەنگ سپاس دەکەین کە لەگەڵمانیت و پێش هەموو شتێک ئەگەر باس لە مەترسیەکان و لێکەوتەکانی مادە هۆشبەرەکان بکەین لە ناو پێشەنگەکەتان چۆن ئەم مەترسیەتان خستۆتە ڕوو بە چ شێوەیەک نمایشتان کردو مەترسیەکان و لێکەوتەکانی. ڕۆژ باش دەست خۆش بۆ کەناڵی کورسان 24 دیارە بابەتی مادەی هۆشبەر لە ئێستادا بووەتە ئافاتێکی کوشندە لە کەرکووک و کوردستاندا و هیچ مەترسیەکانی هیچ کەمتر نییە لە مەترسیەکانی تیرۆر بۆیە بابەتی مادەی هۆشبەر
کاریگەری خراپی زۆرە بە تایبەتی بەسەر لاوەکانمانەوە کە داینەمەوەی وڵاتن داهاتووی و ئایندەی نیشتیمانن من بۆ خۆم بە پلانێکی سیاسی و ئەمنی ئەبینم دژ بە گەلی کورد و کەرکک بەکارهێنرێ بە تایبەتی بۆ ئەوەی لاوەکانمان لە ڕێگەی مادەی هۆشبەرەوە بێ ئاگا بکەن لە پرسەنەتەوەی و نیشتیمانەکان و داهاتوی وڵات کە ئەم نیشتیمانە چاوەڕێی ئایندەی لە گەنجەکانمانەکەین و بۆتە هۆی ئەوەی کەوا کێشە کۆمەڵایەتەکان ڕوو لە زیادبوون بکات و هەروەها بەتایبەت لە ناوەند و قوتابخانە و زانکۆکاندا بۆتە بەشێکی زۆری کەوا بەشێک لە قوتابیان دوورکەونەوە لە بابەتی خوێندن و هەروەها بۆتە کێشەی بەهۆی دیارە یەک لە هۆکارەکانی ئەوەیە بێکاری گەنجانە و ناجێگیری دۆخی ئەمنیە ئەوش لە ڕێگەی گروپە چەکدارە نایاسایەکانەوە دێتە ناو کەرکووکەوە و کۆنتترۆڵ نەکردنی خاڵە پشکنینەکان ئەتوانم تا ئاستێک بڵێم ئەوان هاوکاریشن لە داخلکردنی ئەم مادەیە باشترین بەڵگەش چونکە ئێستا ئەم مادەی گەیشتۆتە هەموو سوچێکی ئەم شارە مەترسێکە لەوەدایە لە ناوەندی قوتابخانەکان بە ئاسانی گەیشتۆتە زۆر بەداخەوە باشە خات و ئاهەنگ تایبەت بە ڕێژەی ئاڵوودەبووان ئەگەر ئامارتان لە بەردەستی هەبێت لە عراق بەگشتی یاخود هیچ نەبێت لە کەرکووک ڕێژەکەی دیارە چۆنە و چەندە؟ ڕێژەکەی دیار نییە محدود نییە بەڵام ڕێژەکە لەسەر بەکارهێنەران زیادە ئەبینین ڕۆژانە ئێمە لە ڕێدادگاوە لە هەردوو ڕەگەزەکە و هەردوو ڕەگەزەکەش قوتابیتیایە لاوی تێدایە بۆیە ڕێژەکە من بە مەترسی ئەیبینیم لەسەر ئێستای کۆمەڵگەدا. باشە خەتوە هەنگ لە میانەی قسەکانت ئاماژەت بۆ کرد کە توشبوون بە مادە هۆشبەرەکان تەنانەت بە پلانێکی سیاسی شێبینین ئێمە زانین کورد لە هەموو شوێنێک بە هەموو جۆرێک دوژمنی هەیە جا ئەوەی کە ئەکرێت ئەتوانین بڵێن پلان بۆ داڕێژراوە بۆ ئەوەی کە ڕێژەی گەنجانی کورد لە کەرکووک زیاتر تووشی مادە هۆشبەرەکان بن کەمتر ڕێگری ئەکرێت یاخود پلانێکی تۆکمە نییە بۆ کۆنتترۆلکردنی ئەو حاڵەتانە ئێوە چۆنەی بینین وەکو چالاکوانێکی بەجا چونتان کردووە بۆ ئەم بابەتە چیتان بۆ دەرکەوتووە؟ بەڵێ ئێمە ساڵانێکە بەدەوە چون بۆ ئەم پرسە ئەەکەین پلانێکی تۆکمە هەیە بۆ ئالەودەبوونی گەنجان لە کەرکووک بۆ پێی کەرکووک ناوچێکی کێشە لەسرە و خەڵکی ئەم ناوچێش کوردی ئەم ناوچەیە کوردێکی نەتەوەیە بۆ ئەوەی ئەم پرسە نەتەوەی و نیشتیمانەیانە لە بیری گەنجەکانمان ببەرنەوە ئەم پلانە تۆکمەیان داناوە و ئیدارە و جهەی ئەمنی لایەنی ئەمنی ئەم سنوورە کەم تەرخەمە ئەگەر کەم تەرخەم نەبێ بووە بەم شێوەیە ئەگاتە هەموو سوچێک هیچ هەنگاوێک نییە ئەگەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم مادەی ئەگەر هەنگاوێک هەبێت ئەوە لەلایەن چەند ڕێکخراوێکی خۆبەخشەوە هەیە یان چەند چالاکوانێکەوەیە هەوڵ و هیمەتێکەکەن تاوەکو و گەنجەکان دوورکەونەوە هۆشیاری لە ناوەند و قوتابخانەکان بڵاو ئەکەنەوە بۆ کەمکردنەوەی ئافاتی ئەم مادەیە. باشە خاتووە هەنگ وەک دەزانین کاتێک شەڕێک ڕوو دەدات ئەو وڵاتە یاخود ئەو شوێنێک کە هێرشی دەکرێتە سەر هەرچۆنێک بێت تازە تووشی ئەم ڕووداوە بووە و ناچارە بەرەنگاری ببێتەوە ڕوبەڕووی ببێتەوە هەوڵ بدات بۆی ڕێگا چارەیەک بدۆزێتەوە پەتای کۆرۆنا هات بە هەمان شێوە ئەگەرچی ینی پەتای کۆرۆنا ڕووداوێکی با بڵێن سروشتی بوو مادەی هۆشبەریش ئێمە ئەگەر وەکو ڕووداوێکی با بڵێن نەخوازرا و دەیبینین و تووشمان بۆ تازە ناچارین چی دەکەین چۆن بتوانین ڕوبەڕووی ببینەوە چۆن بتوانین هەوڵی کەمکردنەوەی بدەین چۆن بتوانین چارەسەر بۆ ئاڵوودەبووەکان بدۆزینەوە. دیارە ئەم مەبەستە ئەمە پێویستە بە چەند خاڵێک چارەسەر بکرێت یەک لەو خاڵانە پێویستە پرۆژەی هەلی کارە بێ بۆ گەنجان تاوەکو گەنجەکانمان لە بێکاری دوورکەونەوە دواتر لە ڕێگەی قوتابخانە و ناوەند و زانکۆکاندا بەردەوام هەڵمەتی هۆشیارکردنەوەی مادەی هۆشبەر هەبێ و هەروەها دیارە ئەمە هەم لە ڕووە یاسایەکەوە هەم لە ڕووە تەندروستیەکەی پێویستە هۆشیاری بدرێ چونکە
گەنجی ئێمە تا ئێستا نازانن بەکارهێنانی مادەی هۆشبەر زۆربەی زۆرینیان سزای یاسایی لەسرە و ئێمە لە ڕێگەی ئەو فشارانەوە ساڵانێک کە داوامان کرد ناوەندێکی چارەسەری توشبوانی مادەی هۆشبەر لە کەرکووک کرایەوە سوپاس بۆخوا و هەروەها هێڵێکی گەرمی شەیە کە لە ڕێگەی و هێڵە گەرمەوە و خاڵە دیکە پێویستە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە هەڵمەتی وەشیاری هەبێت چونکە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی بەرچان هەیە ئێستا لە کۆمەڵگەدا ئەوەی کێشەیە بۆ ئێمە خەڵکێکەیە کە تووشی مادەی هۆشبەر بووە ئەگەر بێت بڵێت من تووشی ئەو نەخۆشیە بوومە یا تووشی ئەو ئالوودەبوونە بوومە ئەوە لە ڕووس یاساییەوە لە سزاکەی دەربازی ئەبێ و ئەخرێتە نێو نەخۆشخانە یاخۆت ناوەندی چارەسەرەوە بەڵام خەڵکیێکی هەیە پێی شەرمە کە بەو شێوە وا بڵێت بۆیە تووشی سزای یاسایی ئەبێت و خۆی تووشی گرفت دەکات و پێویستە بەو پێیمە کۆمەڵگەیکی ئیسلامین پێویستە لە ڕێگەی پێگە ئاینەکانەوە و مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی منبەرەکانیانەوە هۆشیاری ئاینی بڵاوکەنەوە لەسەر ئافاتی مادەی هۆشبەر و پێویستە لە ڕووی کۆمەڵایەتی و کاری لەسەر بکرێت و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارەکانیان زیاتر بکەن لە ناو کۆمەڵگەدا و لە ڕووی ئەمنیشەوە پلانێکی تونددا بنرێت ڕێگە لە بەتابەتی لە خاڵە پشکنینەکان تاوەکو ڕێگە نەدرێت کە بازرگانەکان بە کەفی خۆیان تەراتیان بکەن لە ناوەندی شاری کەرکووکە کە بەداخەوە ئێستا بوو کەرکووک بۆ بەتە ترانزیتێک لە بینی ناوەندی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمە ئەتوانم تا ئاستێک بڵم هەر لە کەرکووکە دەربازیشی ئەکەن بۆ حکوومەتی هەرێم. باش. باسمان لە ناوەندەکانی چارەسەر کرد بێگومان ئەو کەسانەی کە ئالوودەی مادە هۆشبەرەکان ئەبن نەخۆشن ئەبێ لە شوێنە چارەسەر وەربگرن دواتر بۆ ئەوەی پراوێز نەخرێن لە خەڵکی و پراوێز نەخرێن لە کۆمەلگا ئەبێ کارێک بکرێت وەکو ئیعادە تەهیلێکیان بۆ بکرێتەوە دووبارە بتوانن تێکەڵ بە کۆمەلگا ببنەوە. ئایا لە کەرکووک سنتەرێکی لەو شێوەیە هەیە ئەوانەی تووشی مادە هۆشبەرەکانە بن لەوێ چارەسەر بگرن ماوەیەک بمێننەوە دیسانەوە لەگەڵ کۆمەلگا ئاشت بکرێنەوە و نەخۆشیەکان چۆن دەوترێت چارەسەرکراو بێت جا دواتر بێنەوە ناو کۆمەلگا. بەڵێ دوای ئەوەی فشارێکی زۆر لەلایەن ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی دروست بوو لەسەر ئیدارەی کەرکووک ئێستا ئیعادە تەهیل یا خۆست ناوەندێکی چارەسەر بەو شێوە بەردەستە بۆ ئەوەی ئالوودەبووان لە هەردوو ڕەگەزەکە ئەگەر توش بوون پەیوەندی بەو ناوەندەوە بکەن بەڵام ئەوەی جێی داخە من پێی گەرانم خەڵکێکی زۆر ئەناسم کە ئالوودە بووە بەڵام پێی شەرمە بچێت لە ڕێگەی ئەو ناوەندە چارەسەری وەرگێت ئەوەیە گرفتەکە ئێمە بۆیە پێشنیارەکەم لە ڕێگەی ڕاگەاندنەوە هەڵمەتێکی هۆشیاری بڵاو بکرێتەوە بۆ ئەوی ئالوودەبووان زۆر ئاسایی وەریگرن کە ڕوو لە ناوەندەکانی چارەسەر بکەن. خاتوو ئاهەنگ ئەنوەر چالاکوان زۆر زۆر سپاس بۆ تۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سەرەتای پرۆگرام کە دەستمان پێ کرد لە ناونیشانەکان بابەتێکت باس کرد بۆ من زۆر سەرنجڕاکێش بۆ ئێستا کە بابەتەکە هەیە هەم حەزەکەم من گوێبیستی بزانم بۆ و هەم بێگومانەوە بینەرانی کە بە دیارمانەوە بوون ڕەنگە پێیان سیر بێت ئەم تایتڵا کە باسمان کرد بەهۆی کەم دەرامەتی قوتابیان و گۆڕانی دەموگرافیاوە هەزاران قوتابخانە لە ژاپۆن چۆڵکراون هیچ قوتابیەک تێیدا نییە و قوتابخانەکە چۆڵە سەیرە. هۆکاری سەرەکی چۆڵبوونی قوتابخانەکان کۆچکردنی خەڵکی گوند و شارۆچکەکانە بەرەو شارە گەورەکان پسپۆرانیش هۆشداری دەدەن گەر چارەسەرێک بۆ گۆڕانی دیمۆگرافی ژاپۆن نەدۆزرێتەوە لە داهاتوو کاریگەری گەورەی نەرێنی لە سەرکەرتی پەروەردە دەبێت. هێشتا کتێب و وێنە و کەرەستەکانی خوێندنی تێدا ماوە. یەکێکە لەو هەزاران قوتابخانانەی ژاپۆن کە بەهۆی کەمی قوتابیەوە چۆڵکراوە. دیاردەی گۆڕانی دیمۆگرافی و کۆچی خەڵکی دێهات و شارۆچکەکانی ژاپۆن بۆ شارە گەورەکان گرفتی گەورەی بۆ کەرتی پەروەردەی وڵاتە دروست کردووە. هەزاران قوتابخانەش بەهۆی کەمی قوتابیەوە دەرگاکانیان داخراوە و
کەرەستەکانیش بەدەست لێ نەدراوی بەجێهێڵراون. یۆکۆسی یەکێک لەو شارۆچکانەی زۆرترین قوتابخانەی چۆڵی تێدایە. سەرۆکی شارەوانیەکەی دەڵێت پێویستە بەرپرسان بە پەلا گفتوگۆ لەسەر ئەم پرسە بکەن، چونکە کاریگەری ترسناکی لەسەر داهاتووی ژاپۆن دەبێت. ژاپۆن ڕوبەڕووی قەیرانێکی قورسی دانیشتوان بووەتەوە. دۆخەکەەوە ها بەردەوام بێت سەدان قوتابخانەی دیکەش لە ماوەیەکی کەمی داهاتوودا دادەخرێن. پێویستە بەرپرسانی وڵات ڕوبەڕووی ئەم گۆڕانکاریە دیمۆگرافیە ببنەوە و دەربارەی چارەسەرێک بۆ دۆخەکە گفتوگۆ بکەن، چونکە داخرانی قوتابخانەکان شتێکی زۆر جددی و مەترسیدارە. لە دەیان گوند و شارۆچکەی ژاپۆن ئەو قوتابخانانە هەن کە هۆڵەکانیان پڕن لە کورسی بەتاڵ و تەختە و پەنجەرەی تۆزاوی. بەشێکیان نزیکەی 20 ساڵە بەهۆی کەمی قوتابیەوە چۆڵکراون. پسپۆران سەبارەت بەم دیاردەیە باس لەوە دەکەن دایک و باوکەکان کۆچ بۆ شارە گەورەکان دەکەن. منداڵانیش دەیانەوێت بچنە قوتابخانە قەرەباڵخەکانەوە و هاوڕێی نوێ بناسن. ئەوە ژوای کردووە ساڵ لە دوای ساڵ قوتابخانەی زیاتر بە هەمیشەیی دەرگاکانیان دابخەن. لە ژاپۆن ئەنیمەیشنەکان زۆر بەناوبانگن. هەندێک کۆمپانیا قوتابخانە چۆڵەکان بۆ وێنەگرتنی فلیمەکانیان بەکاردێنن. هەندێک ڕێکخراویش بۆ ڕاهێنان بەکاریان دەهێنن. هەوڵ دەدەین لە چەند ڕوویەکەوە سوود لە قوتابخانە چۆڵەکان وەربگرین. بەپێی راپۆرتێکی وەزارەتی پەروەردەی ژاپۆن لە ساڵی 2002 بۆ 2020 8580 قوتابخانە لە ژاپۆن بەهۆی نەبوونی قوتابیەوە داخراون. ئەوەش دەکاتە ڕێژەی لە 102 کۆی قوتابخانەکانی ئەو وڵاتە. گرفت و کێشە کۆمەڵایەتەکان ئێستا زەقترن و بە ئاسانتر خەڵک گوێبیستی کێشە کۆمەڵایەتەکان دەبێت گوێبیستی ئەو هەواڵان دەبێت کە شیرازەی خێزانێک تێک دەچێت یاخود دێک جودابوونەوە لەسەر هەندێک بابەتی سادە ڕوودەدا. ئەمیش بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی ئەم بەشێک لە دەستگا ینی لەگە ڕێزمێنە و کەوانەیەک دەستگا فزوڵیەکان کە هەوڵ دەدەن ئەنێز هەندێک زانیاری هەیە کە کاری یاسایە ئەوان دەیکەن. بۆیە ئەم بابەتە بابەتێکی گرنگە پەیوەستە بە هەمومان لە کۆمەڵگا کردومانە بەتەوەر لە ئەمڕۆی بیانی 24 لێکجیابوونەوەی خێزان و هەوڵی پارێزەران بۆ ئاشتەوای خێزان و هاوسەریە. بەڵێ هەر بۆیە پێویستمان بەوەیە کە لەگەڵ پسپۆرێکی شارەزا گفتوگۆ بکەین لەم بارەیەوە کە شێرزاد کەرکووکی پارێزەر لەگەڵمانان بەیانە. بەخێر هاتی سەرچاو کاک شێرزاد بەیانی و باش زۆر بەخێر بێ. با پێش هەموو شتێک باس لە بڵاوترین کەیسەکانی جیابوونەوەی نێوان هاوسەران بکەین قسەی لەسەر بکەین. بێگومان جیابوونەوە هەر لە هەموو زەمن و کاتێکا هەبووە، بەڵام ئێستا زۆر زیاتر بووە. ئەو کەیسانی کە ئێستا زۆر زیاترن چین و زیاتر ئەتوانین بڵین هۆکارەکان لە چیەوە سەرچاوە ئاگرێت. لە سەرەتادا پێخۆشحاڵم کە ئەو کەناڵە جوانەی ئێوە گرنگی زۆر بە خێزانەدا و گرنگی زۆر بە کۆمەلگا ئەدا تاوەکو کۆمەلگا ڕاستەڕی خۆی بگرێت و نەچێتە شێوازی تێکچوون، چونکە بەڕاستی خێزان گەورەترین سەرمایەیە. هەروەکو وڵات لە چیەوە پێک دێ لە تاکەوە پێک دێ، پاشان بۆ خێزان، پاشان بۆ گوند، پاشان بۆ وڵات، پاشان بۆ شار، پاشان بۆ وڵات. بەو شێوەیە خێزان پێک دێ، بەڵام وڵات پێک دێ. بەڵام خێزانیش گەورەترین تەوەرە لە کۆمەلگایە. پاراستنی خێزان، پاراستنی شیرازی خێزان ئەرکێکی نیشتیمانی هەموو لایەکانە. بۆیە کوردستان 24 هەست دەکەم کەوا زۆر گرنگی بەو بابەتە ئەدا. دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی لە جۆگرەکانتان شەکەم. بەڕاستی جۆگری باشتان هەیە الحەمدولیلا. ئێمە باس لە ڕاستە ئێستاکە زیابوونەوە زۆرە، بەڵام ئەو زۆربوونە مانای ئەوە نییە کە زۆرە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی خەڵک ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیان زیاد دەکات. ئەگەر خۆمان بەبیرمان دێ هاونیشتمانانی کوردستانی خۆمان 3 ملیۆن کەس بوو، ئێستا 6 ملیۆن کەسە. ئەکەواتە ئەگەر کێشەی 3 ملیۆنەکە ئەگەر بێت و لە مانگێکە یاخود لە ساڵێکە 1000 کەس بێ، ئێستا بێتە 2000 کەس. کەواتە ئەتوانین بڵین تەوازنی خۆی ڕاگرتووە.
بەڵام کاتی خۆشیکەوە بە خەڵکی نائگەیشت ئەو کێشانە لەبەر ئەوەی یەکەمین شت خەڵکەکە ڕۆشنبیری بەم شێوەی ئێستەی نەبوو هەر لە ناو کۆمەلگان لە ناو خۆیانە چارەسەریان نەکردووە کو دادگاکان ئەو ڕۆڵەیان برچاو نەبوو هەر مەلایەک مارەیە بڕی و مناڵیان نەبوو تەلاقشی ئەدا و ئەش مردن سیرەکە هێشتان هیچ شتێکی لە دادگاکانە تۆمار نەکرابوون بەڵام ئێستاکە هەموو ئەچێتە دادگاکان تۆمارەکەی بۆی لەبەرەوە خەڵک ئاگاداریەکی زیاتری ئەبێ خاڵێکی تر بۆ ئەویکەوە وا زۆر دیار بێکەوە لێک جواب بوونەوە زۆر بووە ئەو مەسەلەی سۆشیال میدیایە سۆشیال میدیاش بەڕاستی من دەتوانم بڵێم بەداخەوە چەندێ سۆشیال میدیا ئاستی ڕۆشنبیری خەڵکی بەرەو پێش بردووە ئەوە نشکێشەکانی زیاد کردووە بۆ نمونە ئاین سۆشیال میدیا ئەکەوێتە پێشی دادگاش ئەکەوێتە پێشی لە بڕیاردان ئێوێ دادگا بڕیار بدە ئەو کاتە سۆشیال میدیا قسەی لەسەر بکە ئێمە باسی کە کێشەکانی لێکجابوونەوەکەین کێشەکانی لێکجابوونەوە بەڕاستی ڕاستە زۆرە ئێستا کێشەکان زۆربەی زۆری ئەتوانم بڵێم لە 170 کاریگەری سۆشیال میدیایە کاریگەری مۆبایلە سیرەکەی پیا و شەک نییە ئیلا هەر خیانە زەوجی بێ کاتێکە ئافرەتێک یاخود پیاوێک مۆبایل ئەگرێتە دەستێەوە قسەکات یاخود بەردەوام تەماشای مۆبایلەکەیەکە یاخود لە فەیسبووکە ئەوە هەر بەرنامەکانی ترایە کە وەکو ئیدمان بووە پێوەی مانای ئەوە نییە ئیلا ئەبێ کاری خراپ بکە بەڵام ئەبێتە هۆکارێک بۆی لە خێزانەکەی دابڕێ سیرەکەی ئافرەتەیە دێ بۆ لامان ئەڵێ پیاوەکەم ئاگەی لە من نییە بە بۆنەی فەیسبووکەوە یاخود ئەوڵێ پیاوەکەم ئاگەی لە من نییە بە بۆنەی پۆبجیەوە یاخود ژن دێت یاخود بڵێن پیاو دێت ئەڵێ ژلەکەم ئەچمەوە بۆ ماڵ لە زیاتی شیوێکی بۆم لێ نابێ کەسی مۆبایلەکە بەدەستێوێتی لەسەر ئەوەی کێشەکان بچووکە خۆی کێشەکان زۆر بچووکە تەنها مۆبایلەکە دانا بەڵێ باشە کاک شێرزاد پرسیارێکی دیکە لێرە دروست دەبێ ڕۆڵی کۆمەڵگا ڕۆڵی دەوروبەر تەداخلاتی دەوروبەر چ کاریگەری دروست دەکات لەسەر خێزان و لەسەر تێکچوونی شیرازەی خێزان بێگومان وەکو پارێزەر ینی بۆ ئەم پرسیار لە بەڕێزت دەکەم کاتێک کەیسێکی لەم شێوە دەبینن پرسیار زۆر دەکەن ئێوە بۆ ئەوی بتوانن هەموو دیوەکانی کەیسەکە ببینن وایە بەڵێ خۆی یاسا دیاری کردووە هەر کاتێک پیاوکە هاوسەرگیری ئەکا و ئافرەتیش کە ئەچێتە ماڵی هاوسەری خۆی یاسا دیاری کردووە ئەبێ خانوویەکی سەر بەخۆی هەبێ کە پێڵێن بیتی شەرعی ئەبێ هەر ئافرەتێک بیتی شەرعی خۆی هەبێ کاتێککە ئەچێتە ناو لە کۆمەلگای خۆمان فێربوونا هینوا هەبووە 3 کوڕ 4 کوڕی هەبوو گشتیان لێ خانوویە کاپێکەوە ژیاون ئەو لێکدانەی ئەو 3 ماڵە ئەو چەند فکرە جیاوازە ئەبێتە هۆی کێشەنانەوە بۆ مەکانتر بە تایبەتی کۆمەڵەگای خۆمان کاتێکە ئەبینین زیاتر مقەیەدە بە باوکو و دایک و برا و خوشک و ئەوانە باوکو و دایک و خوشک و برا بۆی هەیە ئەو ئافرەتیان خۆش نەوێت کە تو ئەتوێ بیخوازی تو بۆ خۆت ئەیخوازی لە کۆمەلگای خۆمان ئەیانوێ یەکێک ژن بێنێ بۆ هەموو عشیرەتەکە بێنێ حتمما ئەو ئافرەتە فەقیرە ناتوانێت لەگەڵ ئەو عشیرەتای پێکەوە بژێ بۆیە بەڕاستی یاساکە زۆر جوان دیاری کردووە ئەبێ بیتی شەرعی خۆی هەبێ کاتێکە ئەمە مەرزەیان ئەگەر ئافرەتەکە ڕازی بێ کێشەی نییە خۆی ئەگەر خۆی هەموو شتێک ئەگەر نەبێتە شکات و شکاتکاری کێشە نییە بەڵام کێشەکە لێرەوە سەر هەڵەدا کاتێکە ئافرەتێک شووەکە ئەچێتە ماڵی خۆی لەگەڵ ماڵی غەزووریا دابنشێ یاخود لەگەڵ ماڵی برای پیاوەکەی پێکەوە دائنیشێ ئیتر ئەو بۆی هەیە ئەم پیاوەکەی ئەم مەسەرەن ئاستی دارایی کەم بێ ئەو ئاستی دارایی زیاد بێ ژنی ئەم داوا کاڵێ بۆ ئەژنەکەی ئەو فلان شتیکرە بۆ من نەکردو ئالەوە کێشە دروستە بێ سیرەکەی ئیتر شەڕ و لێدان و ئاژاوە دروستە بێ هەڵە سندێنە دادگا وەڵا بازیاوە بینسی وەڵا پێکەوە ناگونجین کاک شێرزاد ئەگەر حاڵەتەکان بەو شێوە زیاد بکەن ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد سۆشیال میدیاسە پێش یاساش ئەکەوێت لێکەوتە یاسایەکانی جیابوونەوە و تەلاق چییە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە هیچ پێویستەکات یاساکان کە پەیوەستن بە بابەتە هاوسەرگیریەکان و تەلاق وەمانە هیچ دەستکاریەکی بکرێت وەڵاهی دەستکاری کردەکەی من تا ئێستا پێم وایە مەسەلەی قانون یاسای باری کەسی چونکە ئێمە بە عەربی خوێنمانە هەر بۆ عەربیەکە زیاد زمانەوە قانون ئەحوال شەخسی لەبەرەوە دایمەن پێویستیم بۆیە لەسەر ڕابوەسن تا تەرجمەی کەم من دیراسەم هەمووی بە عەربی بووە قانون ئەحوال شەخسی ئێمە بەڕاستی قانونێکی زۆر توانم بڵێم تۆکمەیە ناڵێم نخستانی تێ نییە نخستانی تێ هەیە بەڵام لە هەموو مەجالەکان نا بە تایبەتی من لە باری جیابوونەوە
زۆر ڕازیم لی تەنها لێ خاڵێکیان من ڕێئیم لەگەڵیانە ئەوش کاتێکە ژنی دۆم بێنی ژنیەکە مافی زیابوونەوەی ئەوەی هەیە داوای زیابوونەوە بکە من تەنها خەملەوە هەیە خۆم لەگەڵ ئەویانیم و بۆ هیچ کەسێکش ئەو کەیسانە ناکەم. باش کاک شێرزاد زۆر جار ئێوە وەکو پارێزەر جگەلەوەی کە ئێوە وەکو یاسا لەگەڵی دەجولێنەوە بەڵام هەندێک کەیس هەیە بۆ پێی ئەزمونتان زۆرە کەیسی جیاوازتان بینیوە تا چەند ڕۆڵتان دەبێت لە ئامۆژگاریکردن با بڵێن کەیسێکی زۆر سادەیە پەنا بۆ تۆی پارێزەر دێنن دەیانەوێت جیا ببنەوە ئەم بابەتانە هەبووە؟ خۆی تەمان ڕۆڵی پارێزەر قەتیس نەبووە تەنها لەوەی لە دادگاکانە دادبینی بکات یاخۆت داکۆچی بکات لە مافی لایەکیان بەڕاستی پارێزەری سەرکەوت و پارێزەری باش ئەوەیە پێش ئەوە بیر لە بەرژەوەندیەکانی خۆی بکاتەوە بیر لە بەرژەوەندی کۆمەلگاکەی بکاتەوە بیر لە بەرژەوەندی ئەو خێزانە بکاتەوە کە دێ بۆ لای چونکە من کاتێکە مەسەرن جەناب دی بۆ لام کێشەیەکی خێزانی تەیە طبعا من ئەهلی ئەو ئیشم بۆیە هاتووی بۆ لای من لەسەر من ئەوە نییە کە خێزانەکەی تو تێکدەم لەسەر من ئەوەیە هانت بدەم تا لەگەڵ خێزان تا پێک بێنەوە لە ماڵەوە پێکەوە ژیانەکەتان بەسەر بەرن چونکە بۆچی حتا لە دادگاکانش قانونی خۆمانیش ینی یاسای باری کەسی خۆمانیش کاتێک کە پیاوێک یا خۆ ژنێک پنا بۆ دادگا ئەبا داوای جیابوونەوە ئەکا دادگای ڕاستەوە خۆ جیای ناکاتەوە زۆر بەهێمی و لەسەر خۆی جاری وا هەیە مەسەن پیاوشن هاتووە بەلا من داوای جیابوونەوەی کردووە پێیمان وتەوە جیابوونەوە ساڵ زیاتر ئەکێشێ یەکسەرتی ئەهبرا ساڵ باشەوە ئەهبرای بۆ چییە ئەو مەبەستی مەسلحەتی تۆیە ئێمە خۆمانیش هەڵەسین بە ئامۆژگاریکردنی وەڵاهی ئەتوانم پێت بڵێم هەرچی کەسێک هاتووە بۆ لای من هانم داوە لە پێشە پێی وتووە وتمە تو خێزانت تەلاق دەی یان خوشی من تۆ تەلاق وەربگریمە قانزازمە پارەت لێوەرەگرم بەڵام وەڵاهی قانزازی من لەوێتە ئێوە پێک بێنەوە بچنەوە ماڵەکەی خۆتان و هەر بۆ نمونەش ئەیجێڕمە لەگەڵ پارێزەرێکی بەڕێزە لە دەشتی هەولێر لە محکەمی کەس نەزان با بڵین کەیسێکم بۆ هات بە پارەیەکی زۆر باش گردبووم یعنی پێنجێکی پارەکەم وەرگردبوو پێشەکی پارێزەرەکەی تر دەستخۆشی لێ یەکەم لێرەوە هەرسا کەوتە ئەو کەوتە بینیانەوە طبعا بە هاوکاری من بەڵام ئەو زیاتر کەوتە بینیانەوە من پێتەڵم پارێکی زۆر باش بوو بۆ من هەر بە پێت بڵێم 126 وەرەقە من ڕاکەوتم لەگەڵ 26ەکەم وەرگربوو 100 وەرەقەم لایەن مابوو کە ڕێک کەوتین بە پێی یاسای پارێزەرایەتیش مادەی سیویەک ئەوایە هەر هەموو پارەکە وەرگرم بەڵام کە توانیمان کێشەکەیان چارەسەر بکەین وتمەوە من گردنتان ئازای پاری خۆمتان لێ وەرناگرم دەبزانە ینی ئەو شتانەمان زۆرە ئێمە بەزویشدانی ئەن چەند ئاسوودەتری ینی ئەمەش زۆر ئاسوودە ئەبم چونکە بەڕاستی هەرچەنە حەدیثێکەیە ئیتر کە ئەفەرمێ إن أبغض الحلال إلى الله الطلاق يعني براسي إما شبيه أو بومانا ورقري لا ناخي خومانا من أو بير قسموا ناوشيك هي بناوي ناوشي آل بلس سويسرا لەسەردەمانی با بڵێن یەک دو سەدە لەمەوە پێش بەو شێوەیە کێشە کۆمەڵاتەکانیان چارەسەر کردووە هەر کات دوو کەس ویستیانە لە یەک جابنەوە یەک کوخێک هەبووە لەسەر شاخی ئاڵپ ئەوە هەردوو با بڵێن ئەو ژن و مێردە بچوونە سەر شاخی ئاڵپ یەک کەوچکی لێبۆ یەک قاپی لێبۆ یەک بەتانی لێبۆ یەک سەری لێبۆ بۆ ماوەی چەند مانگێک لێوە بژین ئەگەر هات نەخوارەوە ڕێککەوتن هەر لەسەر تەلاقەوە تەلاقیان وەرەگرت ئەگەر ناتوانیان ئەو چەند ماوەیە لەوێ بێکەوە بژینەوەی تر تەلاقیان وەرناگرت بەو شێوەیە هەشتیان بەرقەرارە کرد لە بینی ئەو خێزانە بڵێ بۆ نمونێ زۆر دەست خۆشید لێکم ئەوە طبعا مطابقە لەسەر شریعەتی ئیسلام 100% ئێمە سێ نوع تەلاقمان هەیە تەلاقی تەفریقی قەضائیمان هەیە کە لضرر بۆ بابەتانەیە تفريقي ترمانية كتفريقي اتفاقية مخالعة أو كي ترمان شيء طلاقة بيا وكل درو بخوجنا كي خوي طلاقة ده إن ظهر طلاقية كم كبيا وكل دروجنا كي خوي طلاقة ده طلاقية رجعية رجعية يعني بوي هي لما هو دابي قرينته ببي شريعة إسلاميش أبيجنا كوبيا وكبيا ولا معلوم منه لا معلوم منه بوتي كاتك جنك بخو أبينا بيا وكأبينا هستو أرزويان بويك أرواك بيكتري بقرينه بلام أو بتسيت مال خوي أو بتسيت مالي خوي هريشي لمال دابنيشن كواتا ناقنا حد أبلو شنو موبايلي اللي ورقري بويك الناتشار من لقلك هات أري بخوي فكري زور زوانا أبي موبايلي شامبيون باش بيبان يسر أوي كان بيقومان ليكوتكاني طلاق تانية بودو كسكنية لروي دارونية ومرجع زور كس كطلاق ورقريت توشي حالتي داروني نبت بس لقلوش مرجنية أبيني توشي حالتي دارونية بن بلام جوجل لخودي خويان کەسانێکن لەو ناوەندە بنە قوربانی کەوانیش منداڵەکانن زۆر ڕاستە یاساکان چۆن لەگەڵ با بڵین ڕێکخراوە بۆی کە منداڵ
کەمترین زەرەر و زیان بکە ئەگەر چی هەرچی لەگەڵا بکەنەوە منداڵە گەورەترین زەرەرەکات خۆی یاساکان زۆر جوانی ڕێخستووە بەڵام هەر ناگاتە حقیقەتی ئەوەی کەوا ئەو مناڵە بپارێزرێ چونکە بۆچی من ئەڵێم دائیمەن ئەوانی کە هاتوونە بۆ لام وتمە چەند مناڵتان هەیە وتیانە ئەوەنە مناڵەمانەیە وتمە خوا لەبەر خاتر ئەو مناڵە بگەڕێنەوە لای یەکتری چونکە مناڵ قوربانی سەرەکی بینی ژن و پیاوە ڕاستە ئێستا ژن طبعا معلومە ئافرەت بە سۆزتر و زیاتر ئەتوانێت سەرپەرشتی مناڵ بکە چونکە پیا و دایمەن لە دەرەوەیە دائیمەن بەڵام ژن ئەگەر لە هەرچی ئاسێکی ڕۆشن بیریە بێ ئەگەر مامۆسای زانکۆ بێ ئەگەر هەرچی یەک بێ ئەوە نەگرنگی بە مناڵەکەیدا ناتوانێت گرنگی بە کەسی تر بدا بەڵام پیاوان نیە خۆمان قسێکمان ئەڵێ پیا و هەوای سەردەشتە شتێکی وای پێڵێن ئینجا بەڵام قانونش ئەڵێ الأم أحق بحضانة طفلها ما لم يتضرر المحظون دایک بە حەقترین کەسەکەەوە مناڵەکەی خۆی بەخێو بکە بەڵام مەرجێکی داناوە ئەوەیە کە مناڵەکە زەرەر نەکە کەواتە ئەگەر بێت و ژن تەلاقش بدرێ مناڵەکە حەقی ژنەکەیە ئەگەر هەرچی ئیتیفاقێکش بکەن مەسەن زۆر زاردیان ئەڵێ ئێمە ئیتیفاقمان کرد ئەوە پارەی بدەمێ بەس بە شەرتی مناڵەکەم بۆ بگەڕێنێتەوە تا تەمەنێکی دیاریکراوە کاک خۆی بڵێ تا تەمەنی 15 ساڵی لای ژنەکەی لە 5 ساڵ بە دووە مناڵەکە مخێرەکرێ لای ژنەکە بێ یا خود لای پیاوەکە بێ ڕێز کاک شێرزاد کەرکوچی پارێزەر زۆر زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر مەمنونتانم من سەلامت بنیاخوا چی لەسەر بابەتێکی تر بابەتی برنج بابچی دایکەواتە ئێستا لە دەربەنی خان و گوندەکانی و سنوورە وەرزی دوورینەوەی چەڵتوکی برنجە برنجی بانی خێڵانکە برنجێکی خڕ و جوانە بەلەتکەنەوە کۆلێنی بێحەد بەلەزەتە هەر لە کاتی پێگەیشتنی برنجەکە ناگاتە بازاڕەکان و هەر لە شوێنی خۆی ئەفرۆشرێت جوتیاران دەڵێن ئێستا ئاستی بەرهەمهێنانمان کەمە ئەگەر هاوکاری بکرێن ئەوە ئاستی بەرهەمهێنانی برنجەکە زیاتر دەکەن بگومان برنج لە زۆر شوێنی کوردستان برنجی باشەیە بەڵێ ئێمە لە کۆتایی مانگی پێنج و سەرەتای مانگی 6 تا ناوەڕاستی مانگی 6 دەستەکەن بە چاندنی دانەوێڵی برنج لەم سنوورە و لە کۆتایی مانگی دە و سەرەتای مانگی 11 دەستەکەن بە درونەی چەڵتوک و برنجەکەمان کە برنجی کوردی نەگازەیە و پێوترە برنجی خۆماڵی کوردی ئەم برنج ئێمە برنجێکی ناوازە و دەگمەنی هەیە بە درێژایی مێژوو وەکو مۆرکێک لە سیمای ئەم گوندەی ئێمە دراوە هەڵبەتە ئەوەش بەهۆی ناوازەیی و نایبی برنجەکەوەیە ئێمە بەرهەممان هەیە ساڵانە ئەوە چەند ساڵێکە بەهۆی کەمبوونەوەی ئالیکانی و کارەسەکان بەرهەمەکانمان کەمی کردووە ئەگینا ئەگەر دەستگرۆیی حکوومەت و وەزارەتی کوشتکاڵ و لایەنی پەیوەندیدار هەبێت ئێمە ئەتوانین ساڵانە لێرە بەرهەمێکی زۆر لەم سنووری ئەمە کە برنجێکی نایە بخێنە بازاڕەکانەوە ناوازی و دەگمەنی برنجەکەی ئێمە ئەوەیە کە ئالەم جۆرە نەگازە دەنخڕە بێ هەڵبەتەویش بەرهەمێکی سوپاس بخوا بەرهەمێکی باشمان هەیە کە ساڵانە توانین لەم سنوورانە نەک زۆر بڵاو بکات خەڵکان یەکێت مشتریەکان دەوڵەمەنەکان ئەوانەی کە حەزیان لە برنجی کوردیە ئێمە بەرهەمەکانەکەینە بازاڕ و سەرفیەکەین لە ئەم سنووری ئیسلاحی زەراعی گوندیمانی خڵانە هەیە ئێمە ساڵانە لەم هەشتا جوتیارە ئێستا بەهۆی کەمبوونەوەی ئاویکانی و کارێزەکانمان نزیکەی 40 جوتیارێک خەریکی چاندنی دانەوێڵەی برنجی کوردین ئەم برنجە لە جۆری نەگازەی دەنەخڕی بەرازیە هەڵبەتە لەگەڵ پێکاتی ئاوها و سروشتی ئەم خاکە ئێمە ئەم نەوعە لە برنج بەرهەم و نرخی تایبەتی خۆی هەیە هەردوو هونەرمەندی شێوەکاری هەولێر جەمال حەمەدەمین و محەممەد خدر پێشانگایەکی هاوبەشیان بە ناوی گۆشەکانی شار کردوێتەوە جام دوو هونەرمەندە
بە ئیلهام وەرگرتن لە فۆتۆکۆنەکان تابلۆی شێوەکاریەکانیان دروست کردووە جا بە ڕەنگ و ئاو و تێکەڵکردنی شێوازی هوەری خەیاڵ و ڕاستی نەخشاندویانە 20 تابلۆیان یاخود 20 تابلۆ بە گۆشەنیگای جیاوازی هەولێری کۆن و نوێ لەو پێشەنگای نمایش کردو پێکەوە بینەرەبی. مەبەستمان پێشاندانی زاویەکانی هەولێرە لە کۆن و لە نوێ ئەوەش هەروەکو دیارە لێرکانە زاویەکانی هەولێر تەبعاً بێشک هەندێک دەوروبەری هەولێر با بڵێن خەڵک هیچ خانوو شتیوانیە و قەڵاتە و هەندێک بخەڵکە و ئیتر بەکاری خۆیان سەرقانن ئەوەشیان لێرە هەمان بابەت با بڵێن خەڵکە و بازارەکە بە ئیشکردنە خەڵکی لە خوارەوەی بازارەکەن لەسەرەوە قەڵاتەکەیە ئیتر ئەوەشیان هەستایلەکەی تۆزێک کۆنە ئەوەشیان بە هەمان شێواز نەفسی تەکنیکە لە خوارەوە دوکان و شتیوان ئەو کاتی خەڵک زۆر داهاتن لە دوکان با بنە بۆ نمونە ماس فرۆشتن بوو بۆ نمونە شتی تر دەیان فرۆشت خەڵک دەیان هینا لە دەشت دەیان هینا بۆ هەولێر لای قەڵات دەیان فرۆشت بەڵام شتەکە بە شێوازی کۆنە طبعاً ئیستیفادەش کرایە لە تابلۆی لە فۆتۆی کۆن عەفوو بەس بە بینینی خۆمان لەگەڵ با بڵێن چۆن تەسەوەڕمان کردووە هەولێر بە چ قۆناغێکدا تێپەڕیە ئەوەی کە دامان ڕۆشتووە ئێمە بێشک ئەمە دەمانەوێت هەولێر پێشان دێن بە نوێ و بە کۆنەوە مەسەلەن بۆ نمونە 200 ساڵ بەر لە ئێستا هەولێر چۆن بووە هەولێر ڕوکنەکانی زاویەکانی چۆن بووە خۆی هەر پێشانگا کەشمان بە ناوی گۆشەکانی شارە مەبەستمان لەوە گۆشەکانی شاری هەولێرە ڕاستە زۆر شوێن هەیە خەڵک بەلایدا ڕەت بووە بینیتی بە زۆرەک بەس بیرکردنەوەی خۆشمان وەکو هونەرمەند ئەوە شتەشی تایبەتە لە داڕشتنی ئەو تابلۆیانە وەکو ڕەنجی ئاوی هەولێر زۆر شوێنی جوانی هەیە بەڕای من زۆر شوێنی هەیە زۆر تحفەن ئەگەر بێت و یەقتیباسی کەی بیکێ تابلۆشتی زۆر زۆر ڕێک و پێشی لێ دەردەچێت عەبدولمەجید سانی حەیدەری هاوڵاتێکی دانیشتووی شەقڵاوە ماوەی 15 ساڵە بە دوای دۆزینەوەی کتێبە دەستنووسەکانی باب و باپیرانی دەگەڕێ لە ئەنجامی ئەو گەڕانە 5 کتێبی دەستنووسی دەستکەوتووە کتێبەکان لە بوارەکانی فەلسەفە و زانستە ئیسلامیەکان و منتەقا و هەروەها پەخشان و شعری دەستکەوتووە دەیەوێت ئەم کتێب و دەستنووسانە بپارێزێت کتێبانە کتێبی زانیانی بنەماڵی حەیدەریەکانن کە باپیرەکانی من دەکات لە گوندی ماوەران نووسراینەوە کۆنترین کتێبی بنەماڵی ئێمە حاشیە لەسەر توحفەی ئیبن حەجەر و حاشیە لەسەر جەلالەدینی دەوانیە دەگەڕێتەوە ساڵی 1500 لە کوردستان لێرە چونکە ئێمە 500 ساڵاتی لە کوردستان ئەم کتێبانەش هەمووی کتێبەکان فەلسەفەیە عەقیدەیە بەلاغەیە ڕێزمانی عەرەبیە منطقە تەفسیری قورئانە لە هەموو جۆرەکی بنەماڵی ئێمە ئەم عیلمانیان هەنا لۆ نمونە ئەوە کتێبی جەلال المەنطقە چێ نووسیتیەوە باپیری باپیرم عەبدولمەجیدی یەکەمی حەیدەری لە گوندی ماوەران کتێبەکانیان هەموو فەوتاند بوون سەدام حوسێن ساڵی هەشتەکان حملەی کرد کتابەکانی هەموو بردنەوە بەغدە مەتحەفی چی دانا بەناو دارالمەختوتات لی سەدام منی زۆر مەراقم بوو کە ئەم دەستنووسانە کۆ بکەمەوە بزانم زانیانی باو باپیران چیان نووسیوە سوپاس بۆ خوا لە هەموو عیلمەکان علمی فەلسەفە عەقیدە تەفسیر ڕێزمانی عەرەبی شعر و پەخشان کتێب الحەمدولیلا هەموو لەو زۆرێکم دەستکەوتون کتێبەکانیشیان بە کۆپی لە ئەستەمبۆڵ هەندێکم هێناونەتەوە ڕاستەوخۆ نوسخەی خۆیان
ماوەرانم نووسیوەتەوە کتێبەکانی کۆن کە هەوڵ بدەین چۆن لە ناو نەچن لە کۆنەوە مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئێمەی فێر کردووە کە ئەم کتێبانە کۆپی بکەین هەروەها کۆپیش چۆن ئەگەر بە مۆبایل ڕسمی لێ بگری باشترە بەڵام لە ئەوەی ئیساخی بکەی تێک دەچیتن چونکە هەمویان خۆش کراوە بەڵام دەبی بە مۆبایل ڕسمی لێ بگری بەو جۆرەی کۆپی دەکەین ئێمە 15 نوسخەی لێ کۆپی دەکەین نوسخەیەکی دەبین لە کتێبخانەی گوندی ماوەراندا دەنین نوسخەیەک لە لای خۆمانە نوسخەیەکیش بە سیدی هەڵی دەگرین و ئەحمەدی کوڕی حەیدەری ئەحمەدی حەیدەریە ئەحمەدی دووەم مەشهورە کتێبێکی بەلاغەیە خوێندراوە لە ناو زانایانی کوردستان و عێراق و لە ئێران و لە تورکیای نوسخەی گەلێک زۆرە ئەم کتێبەش کە کۆپیم کردووە ئەمە کتێبی ئیبراهیم فەسی حەیدەریە کتێبێکی عەقیدەیە شەرحی ئیرادەی جوزئی مەولانا خالیدی نەقشبەندی کردووە بەخۆی مەولانا خالیدیش عالەمەکی گەورە بووە ئەمە بابەتەکانی ئەمڕۆمان بوو کۆتا بابەتمان بابەتی ئەدەبی و پاراستنی کولتور و دەستنووس و کتێبی کوردی بوو سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24 دانیشتووە سپاس کە لەگەڵمان بوون بەخواتان ئەسپێرین و هیوای ڕۆژێکی پڕ لە ئارامیتان بۆ خوازی خەتان